ئەمە کاتژمێری قیامەتە. لە 1947 لەلایەن مارتن لەندشۆفت کاری دیزاینی بۆ کراوە. لەلایەن ڕێکخراوی زانستی جیهانی کاتی ئەم کاتژمێرە نیشان دەدا تاوەکو دەگاتە نیوە شەو. نیوە شەو لێرە بەمانای ڕۆژی قیامەت و لە ناوچوونی زەوی و مرۆڤایەتیدا. لە 2017 زانایان ڕایگەیاند کە کاتژمێرەکە 3 چرکە لە نیوە شەو نزیک بووتەوە. لە چاو 2016 بە هۆکارەکانی کەش و هەوا، هێرشی ئینتەرنێت، چەکی ئەتۆمی لە هەمووی گرنگتر دۆناڵد ترامپ هۆکارێکە لە نیوە شەو نزیک بووتەوە. لە کۆنفرانسەکە ڕاگەیەنرا بەهۆی ڕەگەزپەرستی و زمانی توندی سیاسەتمەداران و ناڕەزایی خەڵکی لە هەموو شوێنێکی جیهانەوە ئەم کاتژمێرە جوڵاوە. جەنگە جیهانیەکان و جەنگی ساردی جیهان تاکەشت بوون ئەم کاتژمێرەیان جوڵاندووە. بەڵام ئێستا یەکەم جارە سەرکردە سیاسیەکان وە گۆڕانکاری کەش و هەوا و ناڕەزایی خەڵکی ببێتە هۆی جوڵانی ئەم کاتژمێرە. کارەساتەکانی 2017 بەقەت جەنگی جیهانی دووەم وای لەم کاتژمێرە کرد بەرەو نیوە شەو بجوڵێ. هۆکارەکانی جوڵانی ئەم کاتژمێرە چین لە مێژوودا بۆچی دروست کراوە. کاتژمێری قیامەت لە 1947 دروست کراوە. زانایان ویستیان لە ڕێگەی گۆڤارێکەوە بە جیهان بڵێن جەنگی جیهانی دووەم چەکی ئەتۆمی لە ڕۆژی قیامەت نزیکمان دەکاتەوە. لە 1945 بۆ یەکەم جار چەکی ئەتۆمی بەکارهات. زیاتر لە 140,000 کەسی دانیشتوانی هیرۆشیما و ناکازاکی کوشت. لە 1949 3 خولەک نیوە شەو نزیک بووینەوە بەهۆی تاقیکردنەوە چەکی ئەتۆمی یەکێتی سۆڤیەت. 2 خولەک نزیک بووینەوە لە نیوە شەو لە 1953 بەهۆی کاراکردنی ئەمریکا لەسەر چەکی ئەتۆمی هایدرۆجینی. بەڵام 10 ساڵ دواتر کاتژمێرەکە 12 خولەک لە نیوە شەو کشایەوە بەهۆی ڕێکەوتنی سۆڤیەت و ئەمریکا لە ڕاگررتنی کارکردن لەسەر چەکی ئەتۆمی. کاتەکە بەرزی و نزمی بەخۆیەوە بینیوە، بەڵام کەشەکە ئارام بووە تاوەکو 1968 حوت خولەک لە نیوە شەو نزیک بووینەوە بەهۆی جەنگی ڤێتنام و دواتریش کشانەوەی دووبارە بەهۆی ڕێکەوتنەوە. دووبارە 3 خولەک نزیک بووینەوە لە نیوە شەو لە 1984 بەهۆی جەنگی ساردی ئەمریکا و یەکێتی سۆڤیەت. بەڵام دواتر 17 خولەک لە نیوە شەو دوور کەوتەوە بەهۆی کۆتایی هاتنی جەنگی ساردی نێوان ئەمریکا و یەکێتی سۆڤیەت لە 1991. بەهەرحاڵێک ئەم کاتژمێرە کاتی هەموو مرۆڤایەتی لە نزیکبوونەوەمان لە ڕۆژی قیامەتە. زانایان بە شێوەیەکی هۆشیارانە مامەڵی لەگەڵا دەکەن. نزیکبوونەوەمان لی دەبێتە نیوە شەو، ئەویش کۆتایی هاتنی مرۆڤایەتیە. لە ڕووی ئاینیشەوە کۆتایی هاتنی هەموو شتێکە دۆزەخ و بەهەشت چاوەڕێ. لە جەنگی جیهانی یەکەم زیاتر لە 31 میلیۆن کەس ژیانی لەدەستدا. لە جەنگی جیهانی دووەم زیاتر لە 80 میلیۆن کەس ژیانی لەدەستدا. جەنگی جیهانی سێمیش بەهۆی جەنگە میدیایەکەی ترامپ و کیم جۆنگەوە بە هەڕەشە دادەنرێت بۆ نزیک بوونەوەمان لە نیوە شەو.